لە هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش ئەم شەو لەگەڵ محەممەد ڕەوف ڕۆژنامە نووس پرسی پێکێنانی کابینی دێ حکوومەت هێرمی کوردستان بەیەکەوە گفتوگۆ و تاوتوێەکەین ڕاستیەکەی چەندین کۆبوونەوە لە نێوان یەکێتی و پارتی لەسەر ئاستی جیاواز کراون ئەوەی بیرم بێ دوو جار مەسرور بارزانی و بافڵ تاڵەبانی یەکتریان بینیوە ئەوە لە هەمان باڵاتر شاندی باڵاشیان هەیە ئەوەی من ئاگام لی بیان خەڵک ئاگای لی بڕاستێکی هاتوێتە دەرەوە 5 جار بێک و کۆبوونەتەوە جا سەرباری ئەوە چیتر کراوە دیار نییە شاندە تەکنیکیەکەژەوەی 4 مانگێک خەریکی هەندێک نووسینەوەی وردەکاری بوون ئەوانیش 4 مانگیان پێچوو بە قسەی ئەم ئەخیرەی پارتیوەکێتی بوو بێ ڕاستیەکەی پێکێنانی حکومەت نزیکە بەڵام کە سەیری ڕاگەندراوی کۆبوونەوەکەی ئەم ڕۆیانەکەی پێ ناچێوا بێ هەر خۆشیان بە قسەکانیانە دیارەکەی تر کۆبنەوەکانیان خێراترەکەن بۆ ئەوەی بگەن بە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی ئەمە لە کاتێکە قسەیەک لەبارەیە گەری هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان وانە هاتۆتە ئارا خۆگەرنا بە دیوەکەی ترا سێری بکەی بە دڵنیاییەوە هێشتان سەرۆکاتی پەرلەمان پێک نەهێنراوە چاوەڕێی تاوبوونی پرسی پێکێنانی حکوومەتێک لابوونەوەی ئەم پرسانەی لە بین یەکێتی و پارتیا بار هەڵ پرسەکان زۆرن ئەوەی کە لەبارەی پێکێنانی کابینی دەوە ئەکرێ قسەی لەبارەوە بکەین بۆیە من گفتوگۆکە دەست پێ یەکەم لەگەڵ هاوڕێم محەممەد ڕۆڤ ڕۆژنامە نووس کاک محەممەد سڵاو لێبێ بەدارم باشبی بەخێربەی بۆ زووم پێم خۆشم گفتوگویەکەین بێکەوە کابینەی دە نزیکە بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس کاگرانس بۆ بۆ زووم خۆشحاڵم مەمنون بە قسەی ئەو بەرپرسە سیاسیانەی بەشێک لە یەکێتی و بەشێک لە پارتی گەشتبینیە دەن و ئەڵێن نزیکە بەڵام ئەگەر وەک ڕۆژنامە نووسێ بن کۆڵکاریکی و بە دوواداسوونکەیت و ئەوە بکەی پێکێنانی حکومەت دوورە لانی کەم ئێستا دەست پێ بکەن 2 مانگ بۆ 3 مانگ ینی 100 ڕۆژی تری پێویستە تیفتیفەش بەڕاستی 2 مانگ و 3 مانگ نییە وەنیە جا من تیفتیفەکە ڕاست نییە نەک ڕاست نییە من لە بەرپرسێکی باڵام پرسی گوتی ئەو بەرپرسانی کەوا ئەڵێن و گەشتبینیە دەن ئەسڵ هەر ئاگایان لێ نییە تەنانەت ئاگایان لەوە نییە کە خۆیان لە پۆستەکانە نەماون گۆڕاون هەنی بەشێک لەوانەیە کە زۆر قساکەن من لە بەرپرسی ترم پرسیوە وتوتی ئەو بەرپرسانە هەر ئاگایان لە گفتوگەکان وە پێشیان ناوترێ ناو کۆبوونەوەکان چییە باش یەکێتی یان پارتیان هەردووکیان تقریبان هەردووشیان بەڵام وا هەستەکەم بەشێک لە بەرپرسانی یەکێتی زیاتر قسە لەواکەن کە گەشت بینن بەوەی پێکەنانی حکوومەت نزیکە و بەم زوانە پێک دێ ئەگەر ئێمە خوێندنەوەی بکەین بۆ گفتوگۆکان چەندین گفتوگۆ کرا هەم لیژنە تەکنیکیەکە هەم لیژنەی دانووسان باڵاکە یەکەم کۆبوونەوە لە 30 2024 دەستی پێکرد بۆ پێکێنانی بۆ دروستکردنی با بڵێن ڕەشنووسی وەرەقەی حکمڕانیەکە چەندی خایان ئەخیر کۆبوونەوە 18 2025 واتە نزیکەی 120 ڕۆژ 4 مانگی خایان بۆ ئامادەکردنی وەرەقەکە هێشتا نەهاتوونەتە سەر جەوهەری گفتوگۆکان کە چییە پرسی دابشکردنی پۆستەکانە ئەو وەرەقەیە چی تایە وتیان گوایە پێناسەی ئەرکەکان بەرپرسیارەتیەکان هەموو پرسەکان ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردو ئەو وەرەقەیە نزیکی لە 50 بڕگە و 16 مادەوە کۆمەڵە لەو خاڵانە پێک دێ بەشێکی باز لە چۆنێتی حکمڕانی و ئیدارەدانی نەوت و ئەوەی کە هەیە لە نێوان خۆیانە دابشکردنی پۆست دابشکردنی با بڵین دەسەڵاتی وەزیرەکان دەسەڵاتی سەرۆک وەزیران و جێگر و علاقاتی دەرەوە علاقات لەگەڵ بەغدا ئەم مەسەلانەیە بەڵام هێشتا ئیمزا نەکراوە ئەبووە ئیمزان بکردایە لە دوای کۆبوونەوەکانی مەسرور بەرزانی و پاڤڵ تاڵەبانی بەڵام نەکراوە ئەوەی کە هەیە ئێستا باز لە تەواو چوونەتە ناو لەمڕۆ ئەچنە ناو گفتوگۆی پۆستەکانەوە باشە حقیقت ئەوەی کە باست کردووە بەشێک لە بەرپرسەکان پێدەچێ ئاگیان لە هیچ نەبێوە قسە بکەن بافڵ تاڵەبانی لە کۆبوونەوەکەی ئەوەی لەگەڵ مەسرور بارزانی لە پیرمام هاتنە دەرەوە هەر خۆی پێی خۆش بوو قسێک بکە بۆ میدیاکان وتی لەسەر پرسی استراتیژی ڕێکەوتوین ئەمە قسەیەکی کەم نییە ڕاستیەکەی پرسی استراتیژی لە پێکێنانی کابینەش تێپەڕێ
هەندێ شتی دیکەی ڕاستیەکە ئەبێ وەکو پرسی استراتیژی سێری بکەین بەڵام ئەگەر وا بێ ئەبێ بافڵ تاڵەبانیش یان قسەکەی وانە بێ ڕاستیەکەی یان گفتوگۆکان نا زۆر چوو بێتنە پێشوە لە نێوان باشە ئەمان لیژنەی دانوستانکاریان هەیە باش بۆ پێکێنانی و بۆ دابشکردنی پۆستەکان و وەرەقەکە لە کاتێکیشە سەرۆکی یەشێتی و جێگیری سەرۆکی پارتی کۆبنەوە و باز لە گفتوگۆکەن یعنی ئەم ڕەبتە چۆن ئەمە ڕەبتەکەنەوە بەیەکە و ئەم گفتوگۆیە ئەکەنە یعنی هەم لیژنەی گفتوگۆکە هەم سەرۆکەکان من پێم وایە ئەو گەشتبینیی کە هەم ئەو سەرۆکانە هیانە چ پاوڵ تاڵەبانی و چ مەسرور بەرزانی بووە ئەوەیە کە دوای حملەیەکی ئینتیخابی تون بەرامبەر یەکیان بینیوت و هەندێک مجاملەی خۆشی بینی خۆیان نەکەن ئەگەر نا هەر بەس دوای ئەو کۆبوونەوە نزیکی یەک مانگە بۆچی حکومەت پێک ناهێنن ڕوونە باشە من باسم لە بەرپرسەکان کرد بەشێک لە بەرپرسەکان ئێستا خۆتانزان هەم ئامادەکاری ناو حیزبەکان هەیە بۆ پۆستە وەزاری و پۆستەکانی باڵاکانی نێوان پارتی و یەکێتی ئەوەی کە حکومەت پێک دێنن هەم لە لایەک یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکی گۆڕانکاری ناوخۆییە بەشێک لەو پۆستانە گۆڕانکاری بەسەر هاتووە ینی گۆڕاون پێچێ لەم هەفتەیە بێتەوە ئەوەی کە ئێمە بە دوواداچووناکۆ لەم هەفتەیە بێتەوە بەشێک لەو پۆستانە ئەوانەی کە قساکەن ڕەبێ لە پۆستەکانە نەمێنن بگۆڕن گۆڕانکێتی بەڵێ لەبەرەوە هەندێکی زۆریان مەبەستم ئەوەیە کە قسە لەگەڵ بەشێک لە بەرپرسانیانەکەی ئەڵێ ئەوانەی کە گەشت باز لە گەشتبینیەکەن هەر ئاگایان لێ نییە لەبەروی هەر ئەم ئاگای لێ نیە ڕەبێ لە پۆستەکەشان نەمابن کرد ئەوە کاک سعدی پیرە کە گوتە پێش یەکێتیە ئەو قسەی کردبوو ئەو پێدەچێت بەشێک بێ لە گۆڕانکاریەکان یان زانیاری وڵی ئەوان وا ئەڵێن ئەوانی زۆر قساکەن گەشتبینێدەن ئاگایان لێ نیە و لەبەرەوەی کە لە پۆستەکانیشان لابراون ئاگانی یەکشتم پێ بڵێ زانی سێ ئاست لە گفتوگۆ و لیژنە و لیژنەکاری و قسەکردن لەبارەی کابینی دەوە هەبوو لیژنە تەکنیکیەکە ئەوە ئیشەکانی خۆی تاوکر و ئیمزا نەکراوە ژوو نەکراوە شاندی باڵاش هەیە و مەسرور بارزانی و بافڵ تاڵەبانیش دوو جارێکتریان بینیوە ئەوەی کە تاسا ڕێک نەکەوتون ئاماژەیە بۆ ناکۆکی لەبارەی دابشکردنی پۆستەکان یان ناپێ دەچێت پرسەکە لەوە قوڵتر بێ قوڵتری چی ئەوەی ئێمە کە لە کابینەی نۆیان ڕاستیەکەی نیگەرانی زۆرمان لە بینی پارتی یەکێتی بە دیاریکراوی گەرناوی بنێن بۆڵەبۆڵەکانی یەکێتی پەیوەندی بەوانەوە هەیە ئەزانی کاکەڕند ئێمە ئەبێ واقعی بین ئەوەی کە حکوومەت پێک دێنێت تەنهایەشی و پارتی نین ئێرانە تورکیایە عێراقا ئەمریکا ئەمانە هەموو تەداخولەکەن لە پێکەنانی حکوومەتە لە دیاریکردنی کارکتەرەکانە ڤیتۆیان هەیە لەسەری لەبەرەوە ئەمە هەروە ئاسان نییە بڵی پاوڵ تاڵەبانی و مەسرور بەرزانی ڕێکەوتن و تەواو ئۆکەی لەسەر هەموو شتێکە دەرێ کۆتایی دێ بۆیە ئەم معادلاتانە پەیوەندی بە معادلاتی نێودەوڵەتی و تەنانەت عێراق و تورکیا و ئێران و ئەمریکاشەوە هەیە لە پێکەنانی حکوومەت و لە هەموو ئەو پرسانێکەیە کاگرانس ئێستا باز لە پۆستەکان نەکرێ بۆی کە ئێمە نەچینە سەر تەنها تەحلیلی ئەوەی کە ڕەنبێ هەندێک زانیاری ڕۆژنامەگەری هەبێ من ئەمڕۆ دەستم کەوێت سبەینێ گۆڕانکاریەک بێت پێچەوانی ئەو زانیارانە بێ من ئێستا ئاڵێم بە پێی ڕێو شوێنەکان طبعاً کۆبوونەوەکان لەسەر پۆست تا ئێستا نەک سەرکەوتو نەبووە و هیچ لایەکیشیان سەرکەوتو بۆیان ڕاستیەکە هەردەستی پێ نەکردووە قسەیەکەی لەبارەی ئەوی لە کۆبوونەکەی ئەمڕۆیان لیستی پۆستەکانیان بەس لە کۆبوونەوەکانی پێشووترا ئەوەندەی هەیە باسی پۆستەکان نەکراوە ئەمڕۆ بەس لە ناو خۆیانە بەڵێ ناوخۆی پارتیە بوو بەڵێ لەسەر پۆستەکان ئەمڕۆ بە شێوەیەکی پراکتیکی بووە ئەیانەوێ پارتی دیموکراتی کوردستان ئەیەوێ لە سەرەتای مانگی 5 دەست تەشکیلەی پەرلەمانی بکرێ و سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێدرێ و دوای ئەوە ڕێو شوێنەکان دەست پێ بکە بۆ سەرۆکی هەرێم و بۆ سەرۆکی حکومەت جابا ئێمە بەپێی کات دیاریکەین گریمان 1/5 سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێدرێت جا ئەگەری کامیان زیاترە هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان یان قسێکی لاواز من پێم وایە پارتی پەلەیەتی لەوەی کە حکوومەت پێک بێ و پەرلەمان پێک بێ و پێی وایە لە مانگی 6 گۆڕانکاری لە عێراق و ناوچەکەدا ڕوەدا خۆی بۆ ئامادەکردووە یەکێتی خاوەخاوی لەکاو ئەوێ لەو کاتەیانە بێ بۆیە ئەگەری ئەوەی هەیەشێتی چۆن بە 4 مانگ وەرەقەیشان ئامادە کرد چەند مانگێ بخانێت تا پۆستەکاندا باشەکەن باشە گریمان 1/5 سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێدرێ دوای ئەوە بە پێی ڕێو شوێنەکان ئەڵێ بە پێی یاسای سەرۆکایەتی دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دوای 30 ڕۆژ سەرۆکی هەرێمی کوردستان ئەبێ کاندی دیاری بکرێ و
هەڵبژێری و سوێن بخوا دوای 30 ڕۆژ ئەبێ ئەمە کرابێ یان دوای 30 ڕۆژ ڕێکارەکان دەست پێ نانا دوای 30 ڕۆژ بکرێت دوای 30 ڕۆژ ئەڵێ یەکەم دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی 30 ڕۆژ ڕێکارەکانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دەست پێ دەکات ڕێکارەکانی دەست پێەکە واتە ئەمە لە کەمترین ماوەیە 30 ڕۆژمان بۆ سەرۆکایەتی هەرێم پێویستە باشە دوای ئەوە بە پێی یاسای سەرۆکاتی هەرێم پاش ناونانی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە سەرۆکی کابینەی حکوومەت دواتر 30 ڕۆژی لەبەردەما لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان ڕائەسپێری و 30 ڕۆژی دیکەی لەبەردەمایە واتە ئێمە ئەگەر یەکی پێنج سەرۆکاتی پەرلەمان پێک بێنرێ 2 مانگ لانی کەم پێویستە بۆ سەرۆکایەتی هەرێم و کابینەی حکوومەت واتە ئەکاتە مانگی تەمووس واتە ئەکاتە مانگی تەمووس ئەگەر ئێستا لە سبەینە سەرۆکایەتی پەرلەمان پێک بێنرێ هەر تقریبان ئەکاتە مانگی تەمووس واتە 2 مانگی دیکە ئەمەوامان لێکا بچینە سەر مەسلەی پۆستەکان بەس پێشەوە پێم بڵێ یەکلابوونەوەی مەسلەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەستراوەتەوە بە گفتوگۆکانی هەمووی پێ دەچێت بە پێی ئەوانەی کە هەیە هەمووی یەک پاکێج ئەیانوی یەک پاکێج بێ سەرۆکایەتی پەرلەمان تا کێشەی سەرۆکایەتیەکان و وەزارەتەکان و پۆستەکان لێکلا نەبێتەوە سەرۆکایەتی پەرلەمان هەڵ نابژێت بەڵام پارتی هینیشی ئەوەی هەیە ئەگەر پێشتی ئەوانەیەتە پێش ئەمان بە شێوشی موقت پەرلەمان هەڵبژێرن ئەوە بکەن بەڵام ئەمەیان ڕەم پێ نەکرێت لەبەرەوەی لە وەرەقە چاکسازەکەی کە هەیە ئەڵێن هەموو بڕیارێکی پەرلەمان هەموو جوڵەیەکی ناو پەرلەمان ئەبێ بە کۆدەنگی و زۆرینەتیایە بەکار نهێنرێت ئەگەر وەرەقەکە ئیمزاکرێت ئیمزاشی نەکەن پێ دەچێت پارتی بۆ پرسێکی ئاوا تۆزێک وریاتر مامەڵە بکە بە پێی کورسەکانی ناو پەرلەمان پێچگەلەوە ینی ئەو لە گفتوگوۆیە لەگەڵ یەکێتیە ڕاستی پێکێنانی کابینی حکومەت وە پەلەشێت ئەو ئەگەرێکی لاوازەوە کە من پێم وانە بتوانن لەبەرەوە هەتا ڕێنەکەون لەسەر هەموو پۆستەکان سەر پۆستەکان هەم پۆستە سیادیەکان دواتریش وەزارەتەکان باس بکەین بەڵا لە پارتیەوە دەست پێ بکەم بۆ پۆستە سیادیەکان ئەوەی ناومان ناوە سەرۆکاتیەکان لە هەرێمی کوردستان یەکێتی ئەیوت لە چوارچەوی بەشێک لە گێڕانەوەی هاوسەنگیەکان داوای سەرۆکاتی هەرێمەکەم لە مەودووە ئەنجامی هەڵبژاردنیش ڕاستیەکەی هەندێک کورسیەکانی یەکێتی بەرز بۆتەوە هەندێکی پارتی نزمبوونەتەوانێ بۆیە ئەمەی بۆ مەیسەرە بێ یان نەخێر یەکلایی بۆتەوە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت بۆ پارتی دیموکراتی کوردستان کورسەکانی پارتی 6 کورسی کەمی کردووە لەگەڵ 11 کورسەکەی کۆتاکان بۆ بە 3 کورسی لەوێ 6 کورسی یەکێتیش بۆتە 23 2 کورسی کۆتاکانیش یەگەر لەگەڵا بێتە 25 بەڵام ڕێژەی دەنگەکانیان ئەو 800 زیاتر لە 12,000 ئەم 400 ئەوەوە تا 2 ئەوەنەی یەکێتی دەنگی هەیە ڕاست بەڵام لەسەر پۆستەکان ئێمە بە ڕقەم و داتاکەمە قسە بکەین کاکە ئێمە 4 پۆستی سیادیمان هەیە پێش ئەوە پیرۆزبایی یەک لە دهۆک و کوردستانی ژنەکەین ڕاستیەکەی یانەی دۆک یاری کۆتایی هەبوو ئەوەی جامی یانەکانی کەندا و شتێکی لەو بابەتە کەمێک لەمەوە پێش پێم وابێ 2 لە یانە کۆیتیەکەی بردوێتەوە قادسیە بۆیە پیرۆزە کامیان بردوێنێتەوە دهۆک ئێمەڵم پیرۆزبایی باشە ئەسە من لە وەرزشایی نەلێزان و دوورکەوتومەتەوە بەڵێ پیرۆزبایان لێکن وەرزش ئێستا لە کوردستان کۆمەڵێ یعنی گەرم و گوڕی دروست کردووە و لایەنگری زۆر و مشتەجعی زۆر لەبەرەوە ئێمەش پیرۆزبایان لێکن یاریچی بووی قەت نە هینێکم و متابعیش نیم بۆ وەرزش بەڕاستی چونی ئەوە کەسی خۆی هەیە نامێت لە هەموو شتێکیش ئەوە بکەم پۆستە سیادیەکان ئێمە 4 پۆستی سیادیمان هەیە لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم حکوومەت سەرۆکی پەرلەمان هەرچەند پەرلەمان بووە بە سەرۆکایەتی ئەوە یەکێکە لە گرفتەکان کە یەکێتی هەرچەند ئەڵێ نامانەوێ بەڵام ئەوەش سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئێستا چۆنە ئێستا پۆستی سەرۆکی پەرلەمان نەماوە 3 پۆستەیە هەرسێکی کە وجودیانێ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەرسێکی لای پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر ئەم پۆستانە بێنین دابەشی بکەین ئێمە 4 پۆستمان هەیە ئەم 4 پۆستە ئەگەر پۆستی سەرۆکی پەرلەمان بدرێتە یەکێتی ئەبێتە لە 125 سەرۆکایەتیەکان لای یەکێتێ بێ لە 175 لای پارتێ بێ واتە 4 پۆست هەیە 1 پۆستی درێت بە یەکێتی سەرۆکایەتی 3 پۆستی لای پارتێ بێ ئەکاتە لە 175 لای پارتێ بێ بە لە 125
پۆستی جێگرەکان ئەگەر 4 پۆستی جێگردانین پێچەوا نابێتەوە یەشێتی بێ بە جێگر یعنی پۆست ینی شوناسی جێگر ئەبێ بە یەشێتی لە 1970 جێگرێتی لای پارتیە بێ سیادەکان لای یەکێتی بێ ببوورە لە 1970 جێگرەکان لای یەکێتی بێ لە 1925 لای پارتیە بێ واتە سەرۆکی هەرێم بۆ پارتی جێگرەکەی بۆ یەکێتی سەرۆکی حکوومەت بۆ پارتی جێگرەکەی بۆ یەکێتی سەرۆکی ئەنجومەنی دادوەری بۆ پارتی جێگرەکەی بۆ یەکێتی سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی جێگرەکەی بۆ پارتی و سکرتێرەکەش تەبعاً ئەگەر سەرۆکایەتی بێ بەشی زۆری لای بە ئەگەری زۆر ئەمە یەکلای بۆ تۆ تاو بۆ ئەم ئەگەرەکان ئەبێت تەحلیلیکەی یەکەم پارتی ئەڵێ من دەنگم دوو ئەوەیەشتیە دوو پۆستی سیادی باڵا هەن سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت دوو کوڕی بارزانی بۆ دیاری کراوە و ئەشیانە و نایانە معدەلاتی ناو خۆیان تێک بچێ و ئەم دوو پۆستە بۆ ئەم دوو کەسەیە ئەم دوو کوڕێک و براز هەیە بەڵێ بەڵێ مەبەستمەوەی دوو کارکتەر ئامادەکراون بە هەموو معدەلەیەک ئەم دوو کارکتەرە ئەو دوو پۆستە وەرەگرن واتە پۆستە سیادەکان لای ئەوانە بێت سەرۆکی پەرلەمانەمێنێت بۆ یەکێتی بە ئەگەرێکی ئەوە لە پۆستەکانی دیکە ئەوەی کە پارتی کە یعنی من بە دوواداچوونم کردو لەگەڵ بە پرسانی پارتی قسەم کردووە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی دادوەری وەزیری ناوخۆ ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران فەرمانگی پەیوەندەکانی دەرەوە ئەمانە ئەو هێڵە سوورانن کە ئەبێ لای پارتی بن ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش کە سەر بە پلەی وەزیرە سەر بە سەرۆکایەتی هەرێمە بەڵام لای سەرۆکی حکوومەتە ڕوونە واتە سەرۆکی حکوومەت پۆستەکەی تەسلیم نەکرد لە ماوەی 4 ساڵی ڕابردوو پۆستی ڕاوێژکاریەکەی تەسلیم نەکرد ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانیش هەر سەرەتاش کۆبوونەوەشتی وای نەکرێت و کاتە مەسرور بەرزانی لاور شەخزەنگی جێگیری بۆ ئەو کاتە سەرۆکی دەستگای زانیاری و سەرۆکی دەستگای پاراستن و دژەتیرۆر و دژەتیرۆری هەردوو لە ئەنجومەن بە زۆر هیچ کۆبوونەوەیەک نەکرا لە ساڵی 2012 ئەوە بوو بۆیە ئەم پۆستانە بەم شێوەیە ئەوەی پارتی داوایەکە قسەیەکی تر هەیە لەسەر ئەوەی کە یەکێتی 8 وەزارەتێ درێتێ پارتی 12 ئەو وەزارەتانەی دیکە پارتی خۆی ئازادە ڕێکوتنکە ئەوە پارتی خۆی ئازادە لە پشکی خۆی چەند ئەدا بە تورکمان و بە مەسیحی و بەوە یەکێتی خۆی ئازادە لەو پشکی خۆی یعنی کاملی وەزارەتەکان بەسەر یەکێتی و پارتیا دابەشەکرێ لە ئەگەری زۆر تەنها پێکاتەکان پێدەچێت لە حکومەتا بەشداری بکەن پێکاتەکان یا لایانی دیکە ئەگەر هەبێ وەکو ئەوەی کە باس دەکرێ وەکو ئەوەی کە باس دەکرێ پارتی سوسیالیست ئەگەر وەزیریشان دەستکەوێتایە ئەوەی کە لاور شەخزەنگی ئەگەر با بڵین بەرەی گەل بوتیان داوای وەزیری پێشمەرگە کراوە ئیتر نازانرێت لە بینی ئەم یەشێتی و پارتی هێڵی سووردا ئەنێن بۆ ئەمانەیاننا چێ دەهێن و چێدان هەرچەند بڕیارەکە وایە کە هەر کەسیشان ئازادن لەوەی چێ دەهێنە ناو وەزارەتەکان پشکەکانی خۆیان ئەبێ لە پشکی خۆیان بیدەنێ باشە یەکێتی پارتی 12 کورسی بەرەکەوێ 12 پۆستی بەرەکەوێ یەکێتی 8 پۆستی بەرەکەوێ 8 پۆستەکە چۆن ئەڵێن 5 وەزیرەکەی خۆیان لەگە 3 وەزیری ئەوەی گۆڕانیشانە دەنێ جاوڵا دێمە سەر وەزارەتەکان بەس حەز دەکەم لە پرسە سیادیەکان هەندێک بۆستین بەس تایبەت مەسلەی جێگرەکانی یەکێتی قوبات تاڵەبانی بە جێگری سەرۆک وەزیران دەمێنێتەوە یان نا چونکە ڕاستیەکەی لە کۆبوونەوەکەی 22 بە گوای بۆ شارزێباری وتووە بەنیازی من مەبن بێمەوە کابینی حکومەتی هەرێمی کوردستان ئەمە گۆڕاوە ئەم ڕەوشەیان نا ئەمە ئەوەندی ئێمە بە دوواداچوونمان کرد بێ لە کۆبوونەوەیەک لە مەکتەبی سیاسی یەکێتی لە سلێمانی ئەبزانم 22 شوبات قوبات تاڵەبانی بۆ شارزێباری وتووە بە تەمای من نەبم ئەو پۆستە وەرگرم بەڵام ئێستا دەسەڵاتی جێگیری سەرۆکی حکوومەت زیاتەکرێت لە وەرەقە سیاسەکەیە پاشان دەسەڵاتی سەرۆکی دیوان کەمەکرێتەوە کە ئێستا سەرۆکی دیوان سەرۆکی حکوومەتە یعنی هیچ بڕیارێک هیچ وەزیرێ ناتوانێت بڕیار داهاتە نەچێتەوە سەرۆکی دیوان دکتۆر ئومێدی لێ ئەوەی دکتۆر ئومێد واتە دەسەڵاتی ئەو کەمەکرێت دەسەڵاتی ئەم زیادەکرێ و دەسەڵاتی وەزارەتەکانیش زیادەکرێ لەم زیادکردنی دەسەڵاتەیە قوبات تاڵەبانێت چێتەوە یا کارکتەرێکی تر ئەبەنەوە ناوی باش جا مەسلەی زیادکردنی دەسەڵاتەکانی جێگری سەرۆک وەزیران ڕاستیەکەی پێدەچێت پرسەکەی ئەهوەن کرد بێتەوە بەڵام پێچەوانەی ئەو بانگەشەی پارتی خۆی نییە کە ئەڵێ من لە بانگەشەی هەڵبژارن و دواتریش
ئەڵێ من یەک حکوومەتمەوێ یەک هێزم هەوێ یەک دەسەڵاتمەوێ یەک پەرلەمانم ئەوێ خۆی ئەمە لە خولی پێشوو شاوتیان ئێمە بێ حکوومەتێکی یەگرتووی سە تا سەریمان هەبێ بەڵام لە کابینی پێشوو خۆ دەزانی حکوومەتیان بە تەواوەتی دابش کرد زۆنی سەوز و زۆنی زەردیان بە تەواوەتی زەق کردەوە ئەم دوو زۆنیە تەنانەت خۆت ئەیبینی لە بازگەکانە چۆنە خۆت ئەیبینی لە ناوچەکانە چۆن لە گومرگ چۆنە تەنکەرێ لە سلێما لە هەولێرەوە بێ لێرە گومرگەکەن لەو لا کێشیان نییە تەنکەری لێرەوە بڕوە لێرە گومرگەکەن لەو لا کێشیان نییە واتە ینی دوو ئیدارەیەکی زەق دیارە لەمەشە بۆ داهاتوو شەروا بێ دیفاکتۆیە یەکێتی هێزی هەیە باشە سەرۆکی حکوومەت ئەتوانێت هاوسەنگیەکە ئەگەڕێنێتەوە ئەوی کە داوایە کرد باسیە کرد ڕاستێکی لە بانگەشێڵ بژارنا زۆر قسەی لەسەر کرد نە پارتیش ئەتوانێت یەک حکوومەت سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم بۆ نمونە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانە باشە سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی شەر سەر بەوە سەرۆکی هەرێم توانای جوڵەی سەربازێکی با بڵین ئەفسەرێکی کۆماندۆی هەیە لە سلێمانی بە هەمان شێوە با بڵین جێگری سەرۆکی حکوومەت توانای گۆڕنی بەڕێوەبەری بنکەی پۆلیسی زاخۆی هەیە لەبەر ئەوە بۆ داهاتوش ئەم دیفاکتویە هەروە ئەبێ من هیچ قەنەعەتم بەوە نییە بڵێن هێستێکەڵەکرێتەوە و پێشبەرگەتێکەوە باشە دوو لیوا دێنن جێگرەکەی سەرۆکەکەنە پارتی جێگرەکەیکەنە یەکێتی هێزەکە تێکەڵێ بەس هێزەکە هەر یەکێتی و هەر پارتیە بە یەک دقا شتێک ڕووبە یەکسەر جیابێت ئەوانەی ناو وەزارەتی ژێستان ئەوەی ناوەزارەتی بۆ مەسەلەی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستیەکەی کە بۆ یەکێتی ئەگەر زۆرەیەک لای بوو بێتەوە جعفەر شێخ مستەفا و پێما بێت دەرباس کۆسرەت ڕەسوول کاندیدن ئەگەری کامیان زیاترە منەمەوێت پۆستی سەرۆکی پەرلەمانیش باس بکەم چونکە هەم شاڵا و کۆسرەت ڕەسوول هەم ئەگەری دکتۆر میرانیش هەیە وەری بگرن لەو نێوەندە معادلەیەکی دووسەرەیە ئەگەر ئەوە خوێندنەوەی بۆ بکەین بڵێ ئێستا ناوخۆی یەکێتی خەریکی گۆڕانکارین ناخۆی ئەوە دیدارەکەنەوە گۆڕانکاریەکەن و ئەوە باشە بەشێک لەوانەی کە داوای پۆستەکەن ئەوەی پۆستی حیزبیەوێ پۆستە حیزبەکانی بۆ دیارەکەن ئەوەی پۆستی حکومیە پۆستە حکومەکانی بۆ دیارەکەن ئەوەی کە بە دوواداچوون کراوە ئەوەیە جعفەر شێخ مستەفا داوا کات و پۆستە وەرگێتەوە پۆستی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان وەرگێتەوە بەڵام ئەوەی کە هەیە لە ناو یەکێتی وای پێوتراوە کە ئەنجومەنەکەی بۆ کاراکەن ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندە باڵەکانی یەکێتی بۆی دروستەکەن چونی تا ئێستا دروست نەکراوە بۆی دروستەکەن بۆ ئەوی بەمە ڕازیکەن جێگری سەرۆکی هەرێمی کوردستان بدەن بە کارکتەرێکی تر ئەگەر جێگری سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو یەکێتی بدرێت بە دەرباز کۆسر ڕەسوول ئەوە معادلەکە پێچەوانە بێتەوە لە سەرۆکاتی پەرلەمان کە شاڵا و کۆسر ڕەسوول بە نیازی سەرۆکی پەرلەمانی کوردستانە تەسەور ناکرێ ئەگەر ئەو جێگری سەرۆکی هەرێم وەرگێ ئەمیش سەرۆکی پەرلەمان وەرگێ لەو حاڵەتەدا بۆ کارکتەری دوای ئەوارۆ جا من بە سێشت بڵێم هەموو شۆکانی ئەم ئەخیرەی بافڵتاڵەبانی بۆ لای جعفەر شێخ مستەفا بۆ ڕازیکردنی بوو بۆ ئەو پرسە ئەمە یەک دوو نیگەرانیکی ماڵی کۆسرەت ڕەسوول هەیە لەبارەی گۆڕانکاریەکانی ناوخۆی یەکێتی بە تایبەت ئەوەی کە جێگری سەرۆک درا بە بڵین باڵی کەرکووکیەکان ئەگەر وا بڵین بۆی هەیە بە دڵنیاییەوە لە مەسلەی پۆستە حکومیەکانە کوڕەکانی کاکۆسرەدێکیان بچنە یان سەرۆکی پەرلەمان یان جێگری سەرۆکی هەرێم ئەمە دوو سێ من شتێک ئەڵێم نازانم تا چەند لەگەڵمان یاننا پێت وایە ماڵی کۆسرەت ڕەسوول یەکێک لە کوڕەکانیان بنێرن بۆ جەرمە و کێشەی ناو پەرلەمانی کوردستان بە تایبەت کە سەرۆکایەتیە سەرۆک نییە یان بۆ ئەوان پێدەچێت ئەهوەنتر بێت جێگری سەرۆکی هەرێم وەرگرن من پێم وایە پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان کەم نییە و ئەم بێ شاڵا و کۆسرەت ڕەسوول خۆی بۆ ئامادە کرد بێ و لە هەمان کاتا بۆ ئەوان کە لە پۆستا بوونە پۆستیان هەبووە بۆ نمونە پۆستی سەرۆکی ئەنجومەنی باڵای بەرژەوەندەکان کۆسەر ڕەسوول بووە پۆستی جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان کۆسەر ڕەسوول بووە پێشتر ئەم دوو پۆستە هەردووشی دراوە بە جعفەر شێخ مستەفا پۆستی جێگیری سەرۆکی هەرێم کە هی کۆسەر ڕەسوول بووە پۆستی سەرۆکی ئەنجومەنەکە کە هی کۆسەر ڕەسوول بۆ دراوە بە ئەوان بۆیە ئەمانەوێ یەکێک لە پۆستە باڵەکانیان دەستکەوێتەوە پۆستی سەرۆکی پەرلەمانی پێشتری شەر لەسەر ماڵی کۆسەر ڕەسوول حساب بووە بۆیە ئەگەر جێگیری سەرۆکی حکوومەت بۆ سلێمانی بێ لە ناوێشتی وەکو ئەو خوێندنەوەی کە بۆ یەکەین
ئەگەر نایتر ئەو خۆیان بڕیارەدەن لەسەر شتەکان بۆ شتێکە چەندجاری وایە تۆ خوێندنەوەیشی بۆکەی خوێندنەوەکە غەڵەت دەرەسێت لەبەرەوەی ئەوان هەر یعنی ناویەشێتی عادەتەن باڵ و تەکە توول و نازان ئاراستە و ئەم شتانیان زۆرتیە لەبەرەوە خوێندنەوەکانیش هەت شۆنێک بێ ئەبێ بەو شێوەی خوێندنەوەی بۆکەی ئەگەر جێگری سەرۆکی هەرێمی کوردستان بدرێت بە کوڕەکان پێدەچێت سەرۆکی پەرلەمان بدرێت بە کەسێکی تریان بۆیە پۆستی وا هەستەکرێژ لە ناو یەکێتی زۆر تموحشی گەورە نییە بۆ یەکێتی بۆ سەرۆکی پەرلەمان گفتوگو هینێک هەیە کە سەرۆکی پەرلەمان هەر وەرنەگرن بەڵام بۆ ئەمە بۆ ناو یەکێتیش بۆ ناو پارتیش دروستە بۆ ناو پارتیش ئێستا دەسەڵاتەکان دراوەتە مەسرور بەرزانی خۆی وەزیرەکان دیاری بکە خۆی بەشێک لە نیگەرانی پێشتری ئەوە بووە کە گوتوێتی مەکتەبی سیاسی هەنێ وەزیری بۆ دیاری کردوم باڵی نەسیروان بەرزانی هەندێ وەزیری بۆ دیاری کرد و سەرۆکی پارتیش هەندێ وەزیری بۆ ئەم جارە ئەیانەوێ هەموو پۆستەکان کاندیدەکان بدەنەوە دەست مەسرور بەرزانی خۆی وەزیرەکان دیاری بکە قسەیەکی تر هەیە کە داوا بکە وەزیرەکانی یەکێتیش سێ کاندید پێشکەش کرد بۆ ئەوەی ئەو خۆی بڕیار لە سەردانەیەک بەڵام ئەوەی تیاابێت کە یەکێتی خۆی کامیانە کاتە پلەیەک ئەوە دیاری بکە جا تۆ پێم بڵێ ئەو میکانیزمی دیاریکردنی وەزیرەکان لای پارتی پێدەچێت باگەری زۆر یەکلایی بۆ بێتەوە ئەم تێڕوانینەی مەسرور بارزانی بچێتە سەر کە ئەوێ خۆی وەزیرەکانێک لای بکاتەوە لای یەکێتی چۆنە بافڵتاڵەبانی بە تەنیا بڕیارەیە یان میکانیزمەکە شێوازێکی دیکەیە مەکتەبی سیاسی قسەی هەیە سەرکرداتی قسەی هەیە وڵی لە ڕاستیە چ لە ناو پارتی و چ لە ناو یەکێتی مەکتەب سیاسی شت نەماوە لەولا مەسرور بەرزانی ئەوان بڕیارە دەن و لەم لاش پاوڵ تاڵەبانی خۆی بڕیارەدا و تەنانەت لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکرداتی بڕیار درراوە پاوڵ تاڵەبانی خۆی بڕیاری تاوەتی بدا لەسەر گفتوگۆکان و لەسەر پۆستەکان خۆیان ئەمان کردو ئەم بڕیارە مەکتەبی سیاسی و سەرکرداتی یەکێتی بڕیاریدا بە گوێری ئەو بە دووەداچوونانی من کردومە یەکێتی چۆتە ژێرباری مەسلەی ئەوەی کە سێکان دیدی بۆ پۆستێکی وەزاری دیاریکراو هەبێ و مەسرور بارزانی خۆی یەکێکیان دیاری بکە بەو مەرجەی یەکێتی یەکێکیان دیاری بکە وەکو ئەمە هێشتا لەسەر پۆستەکان ڕێ نەکەوتون ئەم قسانە ئەگەر بیشی کەین ڕەم بێ سبەینە گۆڕانکاری بەسەرابێ لە کۆبوونەوەیەکە ئەمان گفتوگۆکان چوارمان خەریکی گفتوگۆ بن پاوڵ تاڵەبانی سێ بۆ نمونە لەگە مەسرور بەرزانی ڕێکەوە و هەموو ئەم گفتوگویانە شتێکی دیکابێ پارتی زۆرینەی وەزیرەکانی گۆڕێت قسەیەک هەیە لەبارەوەی کە پێدەچێت تەنها وەزیری ناوخۆ بمێنێتەوە وانەی دیکە بگۆڕێ وایە ئەوەی ئێمە بە دوواداچوونمان کردووە وتت مەسرور بارزانی لە دیاریکردنی وەزیرەکانی پێش و هەندێک نیگەرانە ئێمە چەند وەزیرێکە 24 پۆستەیە لە ئەنجومەنی وەزیران سەرجەم وەزیرەکان و وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران 24 پۆستێکیشێ بە فەراغی ماوەتەوە وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی ئەوەی خالی شوانی بوو کە ئەو نەما ئەو پۆستا وەزیری هەرێم بۆ کاروباری حکوومەتی فیدراڵی نەما لەبەرەوە پۆستەشەیە کاتە 25 بەس خۆی 24 لەم 24 لە ئێستا 12 لای پارتیە شەشی لای یەکێتیە چواری لای گۆڕانە ئیتر وەزیرێکی هەرێم بۆ پێکاتەکان و وەزیری ئەوانش ئەیە پێدەچێت وەزیرەکان ئەوەی کە لای پارتی ئەگەری هەیە کە وەزیری ناوخۆ بمێنێتەوە ئەگەری سیادیەکان بکەین ناوخۆ لای پارتیە مێنێتەوە وەزیرە سیادەکان ناوخۆ لای پارتیە مێنێتەوە دارایی چی لێت لای گۆڕان بوو گۆڕان ناچێت دارایی خۆی 5 وەزارەتی سیادی هەیە ناوخۆ دات دارایی سامانە سروشتەکان پێشمەرگە باش ئەوان تەسەوڕەکەم پێشمەرگە بدەنە یەکێتی لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان یا دارایی ئەگەر پێشمەرگە بەنێکێتی چۆن نتوانن دواتر بیان بە بەرەی گەل ئەخر ئەوە گفتوگوۆیە ئەوە گفتوگوۆ ئەیدەن یا نایدەن ئەوە شتێکی دیکە یەکشتی تر بڵێم بەڵام وشیار زێباری لە کۆبوونەوەی لە گفتوگۆکانە باسی ئەوە کرابوو گوتوبیان بەرەی گەل داوای ئەو پۆستەی کردووە ئەم قسانە لە گفتوگۆکانە کراوە باشە بەڵام ئەمە ڕەم بێ کۆن بێن من نازانم ئەم تازەیە پێچێ پێشتر بێ لەم 5 وەزارەتە من بە ئەگەری زۆر دارایی و پێشمەرگە بدرێتە یەکێتی یا دارایی و پێشمەرگە و سامانە سروشتەکان بدرێتە یەکێتی چونی پارتی هێڵی سووری لەسەر سامانە سروشتەکان نییە یەکێتی بەنیازی وەرگرتنی سامانە سروشتەکانە بۆ گاز بریکاری وەزیری سامانە سروشتەکان ئەحمەد موفتی کاندید بێ بۆ ئەو پۆستە باشە ئەیا بەیەکێتی ئەو پۆستە پۆستی وەزیری پێشمەرگە ئەگەر یەکەیە کە پۆستە بدرێتە یەکێتی و کارکتەرێکی وەکولی وا عومەر بێ بە وەزیری پێشمەرگە ئەمە قسەیە هێشتا هین نەکراوە دارایی ئەدرێ بەیەکێتی
ئەگەری شەیە لە ئاخر دوو وەزەری سیادیانە دەنێ دەی ناوخۆ و داد ئەوە لای پارتیە باش لە نێوان دارایی و سامانە سروشتەکانیشانە دەنێ یەکێتیشان بۆ پارتێمێنێتەوە باش. ئەگەر دارایی بدرێتە یەکێتی ئەگەری دکتۆر ئاماز ڕەحیم هەیە وەک ئەگەر یعنی ئەوە باسەکرێت لە ناوخۆیانە سامانە سروشتەکانیش ئەوەیە پێشمەرگەش بۆی هەیە سامانە سروشتەکان من ئەگەر لە وەزارەتە سیادەکان لە پارتی تێگەیشت بم سامانە سروشتەکان بدات بەیەکێتی چونکە ئیتر ڕاستیەکەی پرسی نەوت چۆتەوە بەغداوە شتێکی وای لەماوەتەوە ئێستا وەزیری سامانە سروشتەکان نییە هەر وەزیری کارەبان لەوێ ئاسباردۆ هیچ ڕۆڵێکی نییە لەبەرەوەی چەند کارکتەرێکی ناو وەزارەتی سامانە سروشتەکان ڕۆڵیان هەیە لەوەیە ینی تۆ سیرکە نەوت پێشتر ئەو ڕۆژەی کە ڕاژیرا 23 ئازاری 2023 ڕاژیراوە نییە ئەو ڕۆژە 360,000 بەرمیل نەوت ڕۆشتەوە فرۆشراوە ئێستا 310 بۆ 320,000 بەرمیل نەوت بەرهەمهێنرێ یەک دیناری ناچێتە خەزانەی حکوومەتەوە حەزەکەی لەباری نەوتۆ قسە بکەی حەزەکەم بەس با تێکەڵی بڵێ لە پۆستە وزاریەکان سیادەکان دەی لە ئێستاە لە 160 لای پارتیە لە 120 لای گۆڕانە لە 120 لای یەکێتیە لە 120 بەوە ئەگەر ئەو دوو وەزارەتیان بنێت تقریبا نکاتە لە 140 بە 60 2000 بتن بە یەکێتی بۆ پارتی وتم زۆربەی وەزیرەکانی ئەگۆڕێ بەڵام گۆڕینی وەزیرەکان پێچوانەی ئەو بانگەشەیە نییە کە کابینەی نوێی حکومەت هێرمی کوردستان کابینەیەکی سەرکەوتوو بوو هەر ئەوەی کە خۆی مەسرور بارزانانی لە بەشێک لە وەزیرەکان ڕازی نەبوو بێ پێچوانەی و بانگەشەیە نییە کە کابینەی نۆ کابینەیەکی باش بوو سەرکەوتوو بوو خۆڕاگر بوو ئەین توێت تەقیمی بۆ بکەم باش لە کابینەی نۆیە بە ڕقم پێت بڵێم بۆنە ئەم کتێبەمان چاپ کردووە ڕقم هەمووی تایە کابینەی نۆ و کابینەی دا لە هاوڵاتیەوە دەست پێک باشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان وەزعیان چۆن بووە ئەگەر بیدۆزمەوە لە هەرێمی کوردستان 44 موچە پاشەکەوت کراوە بە موچەخۆران بە هەمووی ئەمە کابینەی حوت وەشتە ئەمە تەواوی لێبڕین و موچە و ئەوەیە لەم کتێبەیە هەیە سیرکە لە کابینەی هەشتم موچەی نەدرا و 5 موچە نەدراوە لە کابینەی نۆیەم 10 موچە نەدراوە لە کابینەی نۆیەم 10 موچە نەدراوە کامل موچەی پاشەکەوت لە کابینەی هەشتم 34 پاشەکەوت بووە لە کابینەی نۆیەم 10 موچە لێبڕین بووە لێبڕین لە 121 کۆی گشتی داهات لە کابینەی هەشتم 10 تریلیۆن و 597 ملیاری موچەخۆران قەرزار حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆیەم 10 تریلیۆن و 986 ملیارد دینار قەرزاری موچەخۆرانن کۆی گشتی بە پلە بەرزکردنەوە ئەوەی کە هەیە کۆی گشتی ئەکاتە نزیکی 27 تریلیۆن دینار بە نزیکەی 22 تریلیۆن دینار بەس موچە قەرزارن ینی حەق نییە بڵین کابینی سەرکەوتوو حەق بڵین بەشێک لە کارەکانی ڕایی کردووە خەریکی ئەزانی شتێکی تریشەیە لە کابینەی نۆ چارنووسی نەوەچی لێ هات نە ئەوەی خۆیان یانگوت نەوتە فرۆشین و ئەوەکەی نەوتەکە فرۆشرا نەتوانینان لە ڕێی سۆمەوە بیفرۆشن نەوتەکەش ئێستا ماقوڵ نییە لە وڵاتێکی وەکو کوردستان لە شوێنێکی وەکو کوردستان 310,000 بەرمیلی ڕۆژانە 310,000 بەرمیلی ڕۆژانە بەرهەم بهێنرێ دینارێکی نەچێتە خەزێنەی حکوومەت بۆچی وەزارەتی سامانە سروشتیەکان لەڵێ داوەزیەوە بۆ 180 قسەی ئەوەیە کاڵەن تەسلیمی سۆمۆی بکەن 185 تەسلیمی سۆمۆ لەم ئەخیرە ڕاستێکی وتیان وا وردەکەم بۆ تەوانێ و بۆ بە 180 بەرمیلی ڕۆژانە و کاتێک کە قسەیەکە بوو لەبارەی ئەوەی عێراق و هاوپەیمانانیش ڕاستیەکەی داوایان ئەگەرەڵی کاکەوە کێلگە بە کێلگە پێتەڵە چەند بەرهەمێنێ خۆرمەڵا 180,000 بەرمیل نەوت بەرهەمەهێنێ تاوکێ 80,000 بەرمیل نەوت بەرهەمەهێنرێ ئاماری خۆیانە شێخان 39,000 کێلگەی نەوتی ئەتروش 22,000 کێلگەی نەوتی سەرسنگ 33,000 کێلگەی نەوتی هەولێر 6,000 دێتە خوارەوە کۆی گشتی نزیکی 310,000 و ئەوەنە بەرمیل نەوت بەرهەمێنێ ئێستا ئێستا
بەرهەم ئەهێنرێ ناڵم ئەفرۆشرێت چونی بەرهەم بەشێکی بۆ ناو خۆی بەشێکی بەتەنکەر بەشێکی بۆ ئێران ینی پارتی لەولا بەرهەم هێنێ لەم لە بەرهەمهێنانی نەوت کەمە پارتی لەوێ بەرهەم هێنێ ئەهێنێتە ئێرە بەتەنکەر یەشێتی سەرانیان لێسەنێ ئەیبەنە ئەودی و بۆ ئێران کۆی گشتی داهات تخوا بە تازە هاتینە سەر نەوت با نەوتەکە یاڵە دەی دوسێ پرسیار دەبارەی حکومەتەوە کەم و بەڵام با نەوتەکەت پێ بڵێم کۆی گشتی 310,000 زیاتر لە 300 با بڵێن بەرهەمهێنانی ڕۆژانە 310,000 بەرمیل نەوت بەرهەمهێنرێ ڕۆژانە کۆی گشتی 111 ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە ئەمە هی ساڵی 2024 ڕقەمەکانیش دروستن ئەوە نیە جیرفانی خۆمان بێت بەرمیلی نەوت بە 31 دلار پوین سێ فرۆشراوە ئەمە قسەی ئاوات شەرزەناب بە تێکڕا 31 ئێستا زیاترە دەکرێت هەچەند نەوت دابەزیوە بەس ئێستا ئەمان ئەوە یەکەن لە سا 45 بۆ کۆمپانیەکان لە سا 55 بۆ حکوومەتە 31.3 دلار ئەفرۆشرێ ئەڤریج داهاتی بە دۆلار کۆی داهاتی ساڵی 2024 3 ملیار و 439 ملیۆن دۆلارە هاتە 4 تریلیۆن و 600 ملیار دینار 2 تریلیۆن و 530 ملیاری بۆ حکوومەت بووە 2 تریلیۆن و 74 ملیاری بۆ کۆمپانیەکان بووە ئەوەی بۆ حکوومەت بووە دینارێکی نەهاتۆتە وەزارەتی داراییەوە هەندێکی خرج کراوە بۆ کارەبا بۆ گواستنەوەی نەوت ئەوەی کە وەزیری سامانە سروشتەکان ئێوە بۆ نمونە ئەڵێ 22 ملیۆن دۆلاری مانگانە ئەدرێ بە غاز با بڵێن عەفو بە غازی کۆرمۆر بۆ وێزگەکانی کارەبا 5 ملیۆن دۆلار ئەدرێ بە گواستنەوەی نەوت و سپی ئەوانەی کە ئەوە خۆی هەیە 5 ملیۆن دۆلار ئەدرێتەوە بە قەرز ئیتر ئاوا باشە ئەگەر نەوت بە قاچاخە ڕات چۆن ئێمە ئەم ژمارانەمان دەسەکەوێت نا ئێمە بەرهەم ئەمە ئەزانین چیەکەین سیرکە کۆی ئەو کێڵگانەی کە بۆم خوێنیتەوە خۆیان ئەڵێن ئەوەنە ڕۆژانە بەرهەمەهێنی بۆ نمونە دیەنەوە ئەڵێ ئەوەنە کارەڵێ ئەوەنە هەموویان ئەڵێ ئەوە نەمان بەرهەمێنەوە کۆی گشتی لێکە دەینەوە ئەکاتە 310,000 بەرمیل میکانیزمی فرۆشتنەکان چۆنە میکانیزمەکەی ئەوەیە بەشێک دەنە کێڵگەکان هەر عەفو بەشێکە دەنە پاڵەوەکان کێڵگەکان بە کۆمپانیایە فرۆشن کۆمپانیەکانیش ئەیبەنە دەرەوەیە ئەیکەن بە پاڵەوە لە ناوخۆیە بەشێکی بەنەوتی ڕەشە فرۆشن بە دەرەوە کۆی گشتی ئەوەیە ئەو ڕێژەیە کاڵێن 31.3 لە گفتوگۆی ڕۆژنامە نووسان و وەزیری دارایی وتی ئێمە 31.3 دلار نەوتە فرۆشین بەرمیلی ئەوە قسەی خۆیەتی بەڵام وتیشی کێڵگە هەیە بە 32 فرۆشە کێڵگە هەیە بە 27 فرۆشە کێڵگە هەیە بە 32 یان تێکڕاکەی تقریبا پەیوەندی بەچێوە هەیە کواڵیتی نەوتەکە بەڵێ کواڵیتی نەوتەکە و یا دووری و نزیک وەزیری دارایی وتی هیچ داهات نایەتەوە ناو وەزارەتی دارایی کۆنگرە ڕۆژنامەگەری لەگەڵ کۆمەڵی ڕۆژنامە نووساوی باش 1 دینار لەبارەی نەوتەوە بەڵام هەروشیان سوودی لێبێن هەم پارتی لەوێ سوودی لێبێنێ بۆ خۆی و بۆ مەشروعی خۆی هەم یەشێتی سوودی لەو مەنەفێستانە کە لە تەنکەرەکانی وەرەگرێ مانگانە نزیکی 100 ملیۆن دلار بەرهەم لە هەولێر زیاترە هێنرێ هینەوت بەڵێ هینەوت تقریبا لە 196 بۆ 96 لە هەولێر بەرهەمهێنرێ نەوت غازیش تقریبا لە 196 بۆ 97 لێرە بەرهەمهێنرێ لە سلێمانی پەیوەندی بۆی چەمچەما بۆی قادرکەرم و باش ئەم هەوڵێکەیە بۆ ڕێکەوتن ڕاستیەکەی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و کۆمپانیەکانیشە تۆ هەستەکەی گرفتە سەرێکیەکە چییە لە کاتێکە بودجەی بۆ هەموار کرایەوە 16 دلار دیاری کرا هەندێک گوردەکاری پێم وایە مەسەلەکە سیاسیە ئێرە باڵێن حکومەتی لەم چاوەڕێیەکەن گۆڕانکاریە ڕووبا و بۆەوەی کە گۆڕانکاریەکی نێودەوڵەتی لە ناوچەکە ئەگەر نا لە یاسای بوجە ئەوەی بڕگە دوانزەکە بڕگەی جیم لە مادەی دوانزە ئەڵێ ئەبێ هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمە بکە باشە وەزیری نەوتی عێراقڵێ نە 300,000 بەرمیل نەوت ڕۆژانە ڕادستی سۆمە بکەن باشە ئەمانەڵن نە ئێمە 115,000 بۆ ناو خۆمان بەکارەهێنین 185,000 ڕادست دەکەین ئێستاشەڵەن 150یان بەرزیان کردوەوە بۆ بەڵێ بەرزیان کردوێتەوە بەڵام کێشەکە لە 16 دلارەکەی 16 دلار دانراوە حکوومەتی عێراق ئەم 16 دلارە بۆ 185 کە ڕادستی ئێمەیەکەن حکوومەتی هەرێمڵە نە ئەو 16 دلارە بۆ کۆی ئەو نەوتەیە کە بەرهەمهێنێ ئەوەی کە خۆشمان ئەمانەوێ خۆشمان بۆ خۆشمانی بەرهەمهێنین لەوەشە بێ 16 دلارەکە بن لەو لاشۆ کۆمپانیەکان نە بە کۆمپانیەکان ڕازین با ڕازی بوون لەوەیە لە سەرەتا ڕازی بوونەوە بەڵام ئێستا پرسەکە ئەمریکا هاتۆتە سەرخەت ئەمان داشیان سوارە ئەیانەوێ
هەرێمی کوردستان داشی سوارە چونکە هاتنە سەرخەتەکەی ئەمریکا لە خزمەتی ئەمانە بەڵێ ئەمریکا زۆر چون هاتوۆتە سەرخەت ئەڵێ ئەبێ نەوت بڕۆ نەوت بڕوا بەغاتە نازول بکە یان هەردوولاتە بە هەر شێوازێک بێ کۆمپانیا نەوتەکان زیاتر ینی ئەمریکا پشتیوانیان دەکە یعنی ئەگەر وا بێ ئەمەی کە هەرێمی کوردستانیش ڕاستیەکەی پارتی یەکێتی بەنیازی هاتنە ئارایی جۆرێک لە گۆڕانکارین بۆی نەوت بێتەوە ژێردەستی ئەمان ئەگەر وا بێ فشارەکەی ئەمریکا ئەم چاوەڕوانیەش ئیتر کۆتایی پێهێنێ مادەم فشارەکە بۆ دەست پێکردنەوەی هەناردی نەوت هەرێمی کوردستانە نەک چاوەڕوانی کردن و ڕاستیەکەی چی ئەبێ و چی نابێ و گۆڕانکاریەکانی ناوچەکە بەکیۆگەن خۆی یەک مەسلەیەکێ لێسا قازانجانە بۆچی تسلیمی سۆمۆی کن پارەکەش بچێتە دەستی سۆمۆ لێستا قازانجانە وەکو حزب قازانجیانە ئەخر مەبەستم وەکو حیزب قازانجانە لەولا پارتی لە ڕێی کۆمپانیەکانی هەموو کاری تیاکەن پاڵەوگەکانی کاری تیاکەن ئیشی تیاکەن پارێکی باشی ماگانیان دەستەکەوێت لەم لایەکێتی پارێکی باشی ماگانی دەستەکەوێت ئیتر بۆچی ئەم پارێت تسلیمی سۆمۆ بکەن ئێخۆ پارێ هەر ناگەڕێتەوە بۆ حکومت نادرێتە وەزارەتی دارایی بۆ موچۆ بۆ زانی ئەڵێن بەغداش ئەگەر ئاوار ڕێککەوتنەکە کە کراوە جێبەجێ بکرێ بەغدا لە زیانایە هەمە بێت لە نەوتەکەی خۆی کەم بکاتەوە هەم ڕاستیەکەی تێچووی نەوتەکەی هەرێمی کوردستانیش پێ دەچێت بەرز بێ بەڕاستی گۆڕانکاریەکانی ناوچەکەش باجەکانی ترامپ چوزانم ئەگەری هەموو ئەمانە ئەگەری گۆڕانکاری هەیە کاکرانس ئێمە قسەکەمان لە تەقیمی کابینەکەەوە بوو مان نەوتەکەی ئەوای لێ هات کۆمیسیۆنەکە لە دەزرا هەڵبژاردن لێواکرێ دوو ئیداریش زەق بۆتەوە و ناکۆکی ناوخۆیەکانی زیادی کرد و لە چ شتێکە ینی با بڵین ئەتوانین بڵین سەرکەوتوو بووە باش یەکێک لەو گلەیانەی کە یەکێتی هەیبوو با بێمەوە سەر ناو هەرێمی کوردستان و مەسلەی حکومەتوانە پرسی هاوسەنگی بوو گلەی هاوسەنگی بوو بۆڵەبۆڵی هاوسەنگی بوو پێت وایە هیچ ئەگۆڕێت لە مەسلەی هاوسەنگیەکە بە دووبارە یەکەم بە ئەگەری وەرگرتنی هەندێک پۆستی دیاریکراوی دیکە بە تایبەت وەزارەتە سیادیەکان کە ئیتر گۆڕان نامێنێ و هەندێک کێچێتە لای یەکێتی ئەمە یەک دوو بەو میکانیزمەی کە نووسیویانەتەوە و دووبارە پێناسەی هەندێک دەسەڵات و نازانم بەرپرسیارەتی ئەوانی وەزارەتەکان کراوەتەوە مەسلەی هاوسەنگیەکە گلەیەکە ئەگۆڕێ یان هەروەکو خۆزانی هەرگیز جارێکی تر 50/50 هاوسەنگی دروست نابێتەوە لە هەرێمی کوردستان ئەمە وەکو ژمارە و وەکو هەڵوێستی سیاسیش یەکێتی لەکوێ معادلاتی پەیوەندی نێو دەوڵەتەکانە بۆ نەسیروان بەرزانی کە ڕوا هیچ هێزێکی دیکە و کارکتەرێکی دیکەی لەگەڵان نیە مەسوور بەرزانانی ڕوا بۆ کۆبوونەوەکانیشتی ئاگای لێ لەبەرەوەیشتی خۆی کردەوە بە پاشکۆی ئەم هێزە چون بۆ کەندا و قوبات تاڵەبانی لەگەڵ بوو نامە بەستم لە هەموو سەردانەکانی دیکە ئەو بۆ کۆبوونەوەیەک بوو بەڵام قوبات تاڵەبانی لە یۆنان بوو مەسوور بەرزانی لە ئیمارات بوو سبەینێ مەسوور بەرزانی لێرێ ڕەمی قوبات تاڵەبانی لە هەولێر بێ نێچیروان بەرزانی لە فەڕەنسا شتێکی وا هەیە گویا مەسوور بەرزانی لێرێ هەیە یان نا بۆ ئەو دیداری زانکۆی ئەمریکی دێ بۆی هەیە کۆبوونەوە بکرێ لەبارەی نازان حکومەتیان نازانمەوە ئەتوانی لە وتەبێژەکان بەپرسی زۆر مەسلەی حکومەتی سێبەرەکە هەر پەیوەندی بە دەسەڵاتەکان بەستم ئەوە قسەکەم تەواوکەم پارتی ئەڵێ ئێمە 812,000 دەنگمان هەیە دوو ئەوەنەی یەکێتیە کورسیەکانمان تقریبان دوو ئەوەنەی یەکێتیە چۆن ئەسن هاوسەنگی دروستەکەن لە پێکەنانی لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بۆیە سەرجەم جونگە هەستیارەکانی هەرێمی کوردستان لە ماوەی 15 ساڵی ڕابردوایەتی خۆی تەسلیمی پارتی کردووە ئێستا چۆن نتوانێت هەر لە 150 ئەوەش بێنێتەوە هێز ناکاتەوە هاوسەنگی پەیوەندەکانی دەرەوە لای ئەوە نەوت فایلی نەوت لای ئەوە نەوتە ڕواناڕایەتی ئەزانێ پارتی خۆی بڕیارەدا هەڵبژار نەکرێت دوایە خاچیەکە پارتی هەر بڕیارەدا مەسلەی موچە و بوجە و هەژماری من و تەوتین و ئەوەی کە هەیە چێ بڕیارەدا هەر پارتی بڕیارەدا لەبەرەوە هەژماری من تەواو یەکلای بووە واللهی ئیتر ئەوە دۆخێکە دروستیان کرد ئەمان ئەڵێن ئێمە تەوتی نەکەین و نەشیان کرد ئەوانیش ئەڵێن هەژماری من هاوڵاتی فەرمانبەری قوربە سەریش ئەڵێ کاکە موچەکەم زەمانەت بێ تەواو بۆچی ئەڵێ تەوتین جیاوازی نیان تەوتین و هەژماری من یەک شتە بەغدا پارەکە خاتە سەری یا هەرێم ئەگەر هەرێم بیخاتە سەری هەموو بانکەکانی بەغداش بێ هەر نابێ بەو تەوتینەی کە موچەخۆر داوایەکە دادگای فیدرالی باسی کردووە دادگای فیدرالی هەر ڕۆژی بڕیارەکەت سبەینی مجامەلی ئەملاکە و چونی ئەمانە هەموو بە سیاسی کرا باشە بڕیاریدا بۆ نایڵێ بۆ جێبەجێ بۆ نابێت جێبەجێ بکرێ ئەی خۆ هاوڵاتیان یاریمی کوردستان چەند ساڵە سودانیش چاوپۆشی کردووە وە نیە لەو بارەیە بەڵێ
مەسەلەکان پرسی سیاسیە پرسی هەڵبژاردن دێتە ئەکایەوە قابلە ئەو بۆ ئەوەی کە خۆی هەڵبژێرێتەوە بچێ پشتی موسەخۆرێکی قوربەسەر بگرێ لە هەموو ئەم قەیرانانی کە هەیە بەس موسەخۆر زەرری کردووە ئەم حیزبانە زەرریان کردووە چێشێت و پارتی زەرریان کردووە کەناڵی باشتر و گەورەتر و ڕاقیتریان پێک نێناوە دەوڵەمەندتر نەبوون کۆمپانیەکانان دەوڵەمەندتر نەبوو چ زەرریان کردو موچە مانگانە دەیان نایە لەبەر بەس هاوڵاتی بەس موسەخۆری فەقیر باسی سوودانی و هاوکێشە سیاسی و هەڵبژاردنوانەی عێراقمان کرد ڕاستیەکەی بۆ دووسێ دەقیقێک بارەی ئەو گفتوگۆ بکەین ئەگەری گۆڕانکاریەکان کە بۆی هەیە بێتە عێراق چوزانم شیعە خۆی حازر کردووە بۆ کۆمەڵێک پرسی دیاری کراو ئەوانەی وەلایی بوون زیاتر پەیوەندیان لەگەڵ ئێرانە هەبوو بە دڵنیاییەوە خۆتەزانی دۆخیان چۆنە هەوڵێک هەیە بۆەوەی کوتلەی شیعی دیکە ئیتر وردە دروست بکرێن سوودانی لە ئارادایە کازمی لە ئارادایە سەدر دێت و نایەت هەموو ئەمانە پێت وایە وا لە کوردەکەوا لە هەرێمی کوردستان لە یەکێتی پارتیەکە بە هاوکێشەی پەیوەندیەکانیان هاوکێشە سیاسیەکانی عێراقی تر دووبارە بچنەوانێ یان ڕاستیەکەی نەخێر ئەزانی پرۆسێکی سیاسی تەقلیدی لە ئێمە دوو خەت و دوو بلۆک و دوو ئاراستی جیاوازمان هەیە بۆی ڕوون بێ پارتی دیموکراتی کوردستان لەسەر خەتی تورکیا و ئەمریکا و ئەو خەتەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر خەتی مقاومە و ئێران و ئەم خەتەی دیکە ئەوە تاو نەبووە چونکە مقاومەی تر بەرەو لاوازیە ڕۆ باشە خۆ ئەم هەر لەسەر خەتەیە قابلەکە ئێستاش تاڵەبانی ناچێت بۆ بەغا باوەش بە ڕێیانکردانێکە یخوا هەر لەسەر خەتەن مەبەستم ئاراستەکە ڕوونە دابەشبوونەکە لە هەرێمی کوردستان ڕوونە بۆیە معادلاتی نێودوڵەتی کاریگەری هەیە لەسەر پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوەی کە هەیە ڕەنبێ ئێران داوا بکە لە ئێستا حکوومەت بە ئاسانی پێک نەیە فشار دروستکە تورکیا بە هەمان شێوە ئەمانە ڕۆڵی هەیە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان ئاراستەکان زۆر ڕوونن یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بە بلۆکی مقاومە و ئەوەی کە ئەم خەتە هەیە پارتی دیموکراتی کوردستان سەر بە خەتەی دیکەیە گۆڕانکارەکان لە قازانجی کامیانە تۆ پێدا لە ناو شیعەکانە هێزێک دروستە بێ دوورە بێ لە ئێران و ڕاستیەکەی تۆزێک ئەگەری هەیە سابۆن و نەهەرلانی سەدر لە سەر خەتێکی دیکەیە ڕاستە هەر خۆی بە هینی شیعە و ئەوازانی و ئەو حەزم بەس لەسەر خەتێکی من نامێ بچمە ناو ئەو گفتوگۆیە چون ئێمە سپۆر و شارەزای خۆی ئەگەر ڕاستە ئێمە ڕۆژانە متابعی ئەوەکەین قسەکە ئەوەیە شتێک کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەی کە پێک دێ ئەم کابینەی کە پێک دێ زۆر جیاوازتر نابێت لەوەی پێشووتر لەبەرەوەی هەمان کارکتەر هەمان دەموچاو هەمان عەقڵەت بەڕێوێ بە چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی کۆمەڵایەتی ئەوەی کە گۆڕانکاریەکە دروستەکە گۆڕانکاری معدەلە نێودوڵەتی و هەرێمایەتیەکانە نەک ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێک هاوڕێیان هاوڵاتیانی کوردستان من لەمە و دوا دەست بۆ دینارێ نابم هەچی پارەی خزمەتی خەڵکەکەم پارتی دیموکراتی کوردستان بڵێ وەڵڵاهی لەمە و دووار ڕۆژنامەنووس و ئازادی ڕادەبرین نەخەمە سەر و سەر چاوم شتی وا نابێ و هەرگیز و هەرگیز یەکێتی لە مەسیف سەلاحەدین و سەری ڕەش و لە دووەک و ئەوانە دەسەڵاتی وەکو من و تۆ دەسەڵاتیانە بێ کە نیمانە ئێمە پارتی دیموکراتی کوردستانیش لە قەڵاسوالان و گەرمیان و هەڵەبجوو ئەم ناوچەی کە هەیە بەقەت کەسێکی ئاسایی دەسی ناڕوە لەبەرەوە ئەم تێڕوانینە ئەوە نییە بڵێ گۆڕانکاری نابێت ڕەنبێ گۆڕانکاریەکی نێودوڵەتی بێ دوجار هێزێکی ئۆپۆزیسیۆن بێتە سەر حکم گۆڕانکاریەکە نیەتێکی ناوخۆیی هۆکارێکی فاکتەری ناوخۆیی تیانە گەر لە دەرەوە ببێ ئۆکەی چونی هەڵبژاردن دوجار هەڵبژاردن حەچەند تێبینی لەسەری هەیە ئەوەی لەسەری هەیە بەڵام دواتر ئەو دەنگدانی یەکلا کردەوە یعنی تۆ ئێستا ئەوە هێزەکانی ئۆپۆزیسیۆن چەند کورسییان هێناوە ئەتوان حکومڕانی لە کوردستان بگۆڕن بەم کورسیانەوە وڵات تۆ بڵێ ئەتوانن ئۆپۆزیسیۆنێکی کارابن نا من پێم وایە بەم میکانیزمە ناتوانرێت گۆڕانکاری بکرێت بەم میکانیزمە گۆڕانکاری لە کوردستان بە ئاسانی ناکرێت چونی ئەوان پێگەی سەربازیان ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزەکەن پێگەی ئابووریان ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزەکەن علاقاتی نێودوڵەتیان بەهێزەکەن بۆیە تۆ لێرە لەناو خۆ هەوڵی گۆڕانکارەدەی ئەو کارتی تورکیا پیشانەدا بە درۆن دێتە سەر سپاسەکەم محەممەد ڕۆڤ ئەمیش بە هەمان شێوە کارتی ئێران بە دڵنیایی سپاسەکەم دەستخۆش سپاس ڕێزت هەیە بە دوعا